بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپی ژێرت مەژغەڵە باڵگرە تیژڕە و بەهەستە سوورە سواری کۆمەڵە زووکە سەنگەر ئاوەدانکە ڕەنج دەری ماندوو نەناس ئارەقەت بۆ نۆبەرەینان بۆتە بارانی پەڵا. میوانە خۆشەویستەکان ئامادەبوونی بەڕێز نوێنەرانی حیزب و ڕێکخراوە سیاسیەکان سڵاوێکی گەرمتان پێشکەش. لالایان خۆم و سەرجەم بەڕێوەبەرانی ڕێوڕەسمی ڕۆژی کۆمەڵا لە شاری کۆن وڵاتی ئاڵمان بە گەرمی بەخێرهاتنتان دەکەین و گەلێک سپاستان دەکەین بۆ ئەوەی کە زەحمەتتان کێشاوە و لە ڕێگای دوور و نزیکەوە تەشریفتان هێناوە بۆ بەشداری لە ڕێوڕەسمی دامەزراندنی کۆمەڵا. لە دوای ڕاپەڕینی ڕێبەندانی 57 کۆمەڵانی خەڵکی ئێرانەوە بە دوای گیانبەخکردنی هاوڕێ حەمە حوسێن کەریمی لە جەریانی گرتنی شارەوانی شاری سەقزدا لە ڕاگەندراوێکدا دوای 9 ساڵ خەباتی نهێنی بە ناوی ڕۆژی ئاشکرابوونی ڕێکخراوی کۆمەڵا دیاری کراوە و هەموو ساڵێک لەوەها ڕۆژێکدا ڕێزی لێدەگرین. ئێمەش وێڕای گەلێک شوێنی دیکە لە ناو و دەرەوەی وڵات لە دەوریەک کۆبووینەتەوە تا ڕێز بگرین لە یادی 57 ساڵ تێکۆشانی کۆمەڵا لە جەرگەی بزوتنەوەیەکی حەقوازانەی کۆمەڵایەتیدا. ئازیزان، ڕیزی بەرنامەکانی ئەم شەو بەم جۆرەیەکە پێتانی ڕادەگەێنم. سەرەتای مراسمەکە بە سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکات. پاشان بۆ ڕێزگرتن لە یادی ئازیزی ئەو ئینسانە شەریفانەی کە گیانی خۆیان لە ڕێگای ئازادی و ئامانجی سۆسیالیزم و ڕزگاری ئینساندا بەخت کردووە، دەقیقەیەک بە بێدەنگی بەسەر پێوە ڕادەوەستین. بێدەنگەکە بە کۆپلە شێعێک و سرودی پەلکی داری شادی گشتی دەشکێنین. پاشان گروپی سرودی کۆمەڵا سرودی ڕێگای خەباتتان پێشکەش ئەکەن. دواتر هاوڕێ شۆڕشی کەریمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا بەم بۆنەوە وتارێکتان پێشکەش دەکات. لە درێژەدا گروپی سرودی کۆمەڵا سرودی سوورە سوارتان پێشکەش ئەکەن. دواتر هاوڕێ فەرهادی مەجیدی شێرێکتان پێشکەش ئەکات. پاشان ڕیزی ئەو پەیام و بروسکەی پیرۆزباییەنەتان پێشکەش دەکەین کە بەم بۆنەوە بەدەستمان گەیشتووە. لە درێژەدا گروپی سرودی کۆمەڵا سرودی ئەی کارەگەرتان بە زبانی فارسی پێشکەش دەکەن. پاشان هاوڕێ هیوا ئەمانی دێت و شێرێکتان پێشکەش دەکات. لە درێژەدا گروپی سرودی کۆمەڵا باسی ئازادمان داناوە کە دەتوانن بەشداری تێدا بکەن. جارێکی دیکە پڕبەدڵ بە خێراتندان دەکەین و هیوادارین بەرنامەی ئەم شەومان جێگای ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. ئێستاش هاوڕێی هاوکارم ئەسترین قادری ڕیزی بەرنامەکانتان بە زبانی فارسی پێشکەشەکات. امروز سالگرد روزی است که زمین زیر پای فرودستان لرزید. روزی که کارگران، زنان و مردمان تحت ستم بلند شدند و فریاد زدند برای برابری، برای آزادی، برای زندگی و گفتند که ما می ایستیم و ادامه می دهیم. این جریان قدرتش را از مردم گرفت، از کسانی که روزها در کارگاه‌ها و محل کارشان کار می کردند و شبها فریاد برابری می زدند، از پیشمرگانی که از دل تاریکی با شجاعت و جسارتشان مسیر را روشن کردند، از کاکفؤادها که سازماندهی و امید را با هم آوردند.
و از همه کسانی که با مقاومت و ایستادگی این راه را ممکن کردند. در این روز یادی می‌کنیم از زنانی که برای اولین بار در تاریخ اسلحه به دست گرفتند، سازمان یافتند و جانشان را در راه آزادی و برابری فدا کردند. از کسانی که نمی‌توانستند در برابر ستم خم شوند و تا آخرین لحظات زندگیشان شعار بژی کومله را سر دادند. از جوانانی که به جای سکوت ایستادند و مقاومت کردند. جا دارد در این روز به زندانیانمان درود بفرستیم و بگوییم دیوارها هیچ قدرتی ندارند. صدای شما بلندتر از میله هاست. شما در سلول نیستید. شما در قلب این جنبش و در قلب تک تک ما راه دارید. به خانواده های عزیز جانباختگان و زندانیان بگوییم غم شما خصوصی نیست. شما ستونهای مبارزه هستید. شما بخشی از تاریخ آزادگی هستید و استواریتان ستودنی است. رفقا و حضار گرامی، نمایندگان محترم احزاب و سازمان‌های سیاسی، حضور شما عزیزان که برای شرکت در مراسم سالروز 57مین سال علنی شدن تشکیلات کومله به اینجا آمده اید را خیر مقدم میگویم و از شرکت شما در این مراسم صمیمانه سپاسگزارم. هر سال در چنین ایامی در نقاط مختلف ایران و خارج از کشور مراسم‌هایی به مناسبت روز کومله برگزار می شود. بعد از انقلاب سال 57 در ایران 26 بهمن به عنوان روز علنی شدن کومله شناخته شد. تشکیلاتی که بعد از 9 سال فعالیت مخفی در دوران دیکتاتوری شاهنشاهی پهلوی، پس از آنکه یکی از بنیانگذارانش یعنی رفیق محمد حسین کریمی در جریان تصرف شهربانی شهر سقز جان می‌بازد، طی اطلاعیه‌ای مبارزات خود را علنی می‌کند. ما هم در اینجا جمع شده ایم تا سال روز 26 بهمن، روز اعلام فعالیت علنی کومله را گرامی بداریم و این روز را به روز تجدید عهد و پیمان با مبارزات انقلابی مردم کردستان اعلام کنیم و به همین مناسبت یاد جانباختگان کومله و انسان‌های وارسته‌ای که در راه رسیدن به جامعه‌ای آزاد، برابر و سوسیالیستی سرفرازانه جان باختند گرامی می‌داریم و به خانواده‌های سربلند و گرامی آنها نیز درود می‌فرستیم. رفقای عزیز، برنامه‌های امشب بدین صورت تقدیم حضورتان می‌گردد. در آغاز سرود انترناسیونال، سرود همبستگی جهانی طبقه کارگر را میشنویم. سپس در گرامی داشت یاد جانباختگان راه آزادی و سوسیالیسم، اهداف و آرمانهای والای این عزیزان و همچنین جانباختگان اخیر خیزش ایران 1 دقیقه سکوت می‌کنیم. سپس گروه سرود کومله سرودهای پلکی، داری شادی گشتی و رگه خبات را تقدیم حضورتان می کند. در ادامه رفیق شورش کریمی عضو کمیته مرکزی کومله پیام کمیته مرکزی کومله در رابطه با اوضاع سیاسی ایران و کردستان را بیان می کنند. در ادامه سرود سورسوار تقدیم شما می گردد و به دنبال آن رفیق فرهاد مجیدی قطعه شعری را قرائت خواهند کرد. سپس برنامه را با اعلام پیام‌های رسیده به مناسبت روز کومله ادامه می‌دهیم. به دنبال آن نیز گروه سرود ای کارگر را اجرا خواهند کرد. به دنبال رفیق هیوا امانی شعری را که آماده کرده‌اند تقدیم حضورتان می‌کنند. در آخر هم رفقای گروه سرود امرولی ارکوکار و کوششین را تقدیم حضورتان می‌کنند.
در پایان برنامه امشب نیم ساعت استراحت خواهیم داشت و بعد از برنامه بحث آزادی را تدارک دیده ایم که شما عزیزان نیز می توانید در آن شرکت کنید. بار دیگر از حضور شما در مراسم امشب بسیار سپاسگزاریم و امیدواریم برنامه‌های امشب ما مورد رضایت شما عزیزان واقع گردد. ئێستاش مەراسمەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی کرێکار دەست پێ دەکات. شەشی ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیە. ڕۆژی کۆمەڵە ڕۆژی ڕێزگرتن لە هەڵسوڕانی سەربەرزانەی کۆمەڵە و کۆمەڵانی زەحمەتکێشی شۆڕژێڕی کوردستانە بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری و ژیانی ئاسوودا بۆ هەمووان. لەم ڕۆژەدا و بەمبوونەوە سڵاو دەنێرین بۆ ئیرادەی بنەماڵەی گیانبەخشوانی کۆمەڵە، سڵاو دەنێرین بۆ پایەداری و خۆراگری شکۆداری زیندانیانی شۆڕژێر و کۆمۆنیست لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. ژیانی خۆیان لە ڕێگای ئازادی کردووە، دەقیقێک بە بێدەنگی بەسەر پێوە ڕادەوەستی. ئێوە هەرگیز نامرن ئاگر هەباڵان ئێوە کۆپەی ئاگرن. ئێستا داوا ئەکەین لە هاوڵێیانی سرودی کۆمەڵە سرودی هەر شاری گشتی و ڕێگای خەبار پێشکەش بکەن.
ئێستاش داواکەین لە هاوڕێ شۆڕشی کەریمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا بۆ پێشکەشکردنی وتارەکەیان. فەرموو. هاوڕێیانی عزیز، میوانەکان و نوێنەری ئەحزاب و لایەنە سیاسیەکان لەلایەن خۆمەوە و سەرجەم هاوڕێیانی بەڕێوەبەری ئەو ڕێوڕەسما بە خێراتنتانەکەم زۆر سپاس کە لە ڕێگەی دوور و نزیکەوە تەشریفتان هێناوە بۆ 57مین ساڵڕۆژی پێکهاتنی کۆمەڵاوە، هەروەها 47مین ساڵی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵە. پێش هەموو شتێک سڵاوێکی شۆڕشگێڕانە بۆ خەڵکی کوردستان کە لەو ماوە دوور و درێژەدا هەمیشە پشت و پەنای کۆمەڵە بوون و هەرچی لە دەستیان هاتووە درێغیان نەکردووە. یادی هاوڕێیانی گیانبەختکردووی ڕێبازی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران دەکەینەوە کە چە لە ڕێزی هێزی پێشمەرگەی کۆمەڵاوە چی لە زیندانەکانە گیانی خۆیان فیدای ئەو شۆڕشە و ئارمانە بەرزەکانیان کردووە. هاوخەمی خۆمان لەگەڵ هەموو ئەو خەڵکانەی و ئەو هەزاران ئینسانەی کە لەو کۆمەڵکوژیانەی ئاخرانەی 1970 و 1990 بە فرامباری ئەم ساڵ بەدەستی کۆماری ئیسلامی بوو، هاوخەمی خۆمان لەگەڵ ئەو خەڵکەدا ڕادەگەیەنی. درود دەنێرین بۆ ئەو ئینسانە باشانەی کە ئێستا لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا زیندانین و هەر لەسەر بیر و باوەڕ و ئامانجەکانی خۆیان وەستاوە و سڵاو دەکەین لە هەموو ئەو هەزاران ئینسانەی کە چە لە دەرەوە چە لە ناوەوە ڕۆژێ لە ڕۆژان لە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەدا یان لە ناو تەشکیلاتەدا کار و فعالیەتیان کردووە و هەندێک بەشێک لەوانە ئەندامێک لە جەستەی خۆیان لەدەستاوە. سڵاو دەنێرین بۆ یادی کاک حەمەحسێنی کەریمی هاوڕێ ڕابەر و دامەرزێنەر کە 26 ڕێبەندان بەو بۆنەوە ناوی لێنراوە. بەڕێزان، هەمووتان دەزانن ئێمە ئەم ساڵ لە بارودۆخێکدا ڕۆژی کۆمەڵا بەرز و بەڕێز ڕادەگرین
کە کۆمەڵگەی ئێران بەگشتی و کۆمەڵگەی کوردستان لە مۆقعیەتێکدایە کە لەوانەیە لە 50 ساڵی ڕابردوودا هاوێنەی نەبووە لەباری بژێوی ژیانەوە ژیانی ئەو خەڵکە وەکو جەحالمێکە یعنی دەست لە هەر بەشێکی ئەو کۆمەڵگە دەدەیت بە تایبەتی مەعاشی ئەو خەڵکە ئابووری ئەو خەڵکە گوزەرانی ئەو خەڵکە تووشی قەیرانهایەکن کە کۆماری ئیسلامی نەتەنیا هیچ ڕێگە چارەیەکی نییە بۆ دەربازبوون لەو قەیرانانە بەشێک زۆر لەو کێشانە دەشکێنێتەوە بەسەری خەڵکە دەبینین بەوەی کە هەموو ئەو تەوەڕۆمانەی بێئەرزشبوونی پوڵ و لێدان لە بەشی خزمەتگوزاریەکان لێدان لە بەشی پزیشکی و دەرمان هەموو ئەوانەوەیە کە دەوڵەت لێرە لە تەواوی ئەو فشارانە بەسەری ئەو کۆمەلگادا دەشکێنێتەوە ئێمە دەزانین ملیۆنها ئینسان ژیانێکیان هەیە کە بۆ نانی شەویان محتاجن ملیۆنها ئینسان لەژێر خەتی فەقرا خەریکل ژیان دەکەن هەر لە کوردستانەوە چاوی لێ بکەن ئەوەندە بژێوی ژیان نییە کە ئێمە سەدان هەزار خەڵکمان هەیە کە لە ڕێگەی کۆڵبەریەوە خەریکن ژیان دەکەن یا ژیانیان دەبەنە سەرێ کە لە بەرچاوی هەمومانەوە تیربارانیان دەکەن دەکەونە خوارەوە لە بەرزاییەکانەوە لە شوێنهایەکە من ڕێژ کراوە لەوێەوە لاخیان لە دەست دەدەن واگەر بتوانن نەهایەتن 6-7 ساڵ 10 ساڵ لەو ڕێگەوە ژیان بەسەربەرن دوایەکەی تووشی کێشە دەبن مناڵەکانیان لەوەی کە بتوانێت بڕێتە مەدرسە یان حتا دەرمانی خۆیان تامین بکەن ئەمە مەسلەی تەنیا بەرحەڵ کوردستانیش نییە بەگشتی خەڵکی ئێران تووشی ئەوە بۆیانێ داڕمانێکە و کۆماری ئیسلامی هیچ جوابێکی نەتەنیا بۆەوە نییە لە تاریکیدا خەریکی پەلکوتانە و بینیمان لە ڕۆژانی ڕابردوودا جوابی ئەو خەڵکەی کە هات و ڕژایە سەرشەقام ئەو ملیۆنها جوانە ئەو ملیۆنها ئینسانەی کە لە حاشیەی شارەکانە ژیان دەکەن ئەو ئینسانانە کە هیچ ئاسۆیەکیان لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا نەماوە و ڕژانە سەرشەقامەکان بە گولە و بە فیشەک جوابیانی داوە بۆی کە ئینتەرنێتەکەی قەت کرد و قەتڵ عامێکی سەراسەری لە شارەکانە چە لە ئیلا و مەلەکشاهی و باقی شارەکانی تر خستە کار بە دۆشکا و بە بیکەیسی و بەوانە تەقەیان لە خەڵکی ناڕازی کردووە خەڵکانێک کە ئەترازەکەیان بەوە بووە برسیانە نانیانە بیخۆن و هیچ هیوایەکیان بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی نەماوە ویان وێبی ڕوخێن لەم هەلومەرجەدا ئێمە دەبینین کە کۆماری ئیسلامی لەگەڵ خەریکی دانوستان لەگەڵ ئەمریکایە بۆ هەندێک کەس هەندێک خەڵک ئەو پرسیارە دروست بووە کە سەرنجامی ئەو دانوستانانە چی لێ بەسەردێ ئایا دەسازێن لەگەڵ ئەمریکا ئایا شەڕ دەبێ لە بۆچوونی ئێمەدا لە دوو ئەگەر ئەولاوەتر نییە یانێ حتمیە یەک لەو دوو ئەگەرانە دەبێت یەکی ئەگەری شەڕە یعنی ئەگەر کۆماری ئیسلامی هیچ کام لەو مەرجانەی هیچ کام لەو شەرتانەی کە ئەمریکا بۆی دایناوە قبولی نەکە هەمووی ڕەت کاتەوە ئەو کاتە ئەو فشارە ئابووریانە ئەو فشارە نظامیانەی کە ئێستا زۆر چڕتر بووێتەوە بۆ سەر کۆماری ئیسلامی زیاتر دەبێ و شەڕێک ڕوو ئەدا تەبان ئێمە دەزانین یانێ ئەو شتانەی کە ئینسان دەیبینێ کۆماری ئیسلامی لە بەرابەری هێزی نظامی ئەمریکادا شتێکی بۆ ئێران نییە جا بۆیە لەو شەڕەدا دەیدۆڕێنێ بەڵام کۆماری ئیسلامی لە عینی حاڵدا هێرش دەکا یانێ توانی ئەوەی هەیە هێرش بکاتە سەر وڵاتانی مەسەڵەن عەرەبی و یەک لەوانە احتماڵی زۆر هەرێمی کوردستان لەوێ بە دلیلی بوونی هێزی ئەمریکی و پایەگای ئەمریکایی احتمالێک یەک لەوانە هێرش بۆ سەر هەرێمی کوردستان بەڵام لە ئاخری ئەم شەڕەدا تەبان دەبێ هەمیشە وایە یانێ خودی نەفسی شەڕ بۆ ئەوەیە کە لە نەهایەتدا بە سیاست ببرێتەوە یان تەوافقێک بکرێت ئەگەر کێشەکان بە سیاست و بە دیپلۆماسی وانە حەل نەبێ بە شەڕ چارەسەر دەبێت و لەم حاڵەتەشدا ئیتر جمهوری ئیسلامی دەبێ ئەو مەرجانە ئەو شەرتانەی کە پێشووتر قبولی نەکردووە قبولی بکە بەڵام بەو شەرایەتەی کە نەهایەتەن ئەم جارە لاواازتر دەبێت لە پێشوو
یعنی هیچ بەرگێکی بەدەستەوە نامێنێەوە حتممە لە دەزانن لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبرەوە وردە هەرچی بەرەو پێشتر هاتوینەوە بزارانەی و ئەو کارتانەی کە کۆماری ئیسلامی بەدەستیەوە بووە هەمووانەی لە دەستاوە ئێستا تۆسە ناو مەرزەکانی خۆی و هەڕەشەی شەڕی لێ دەکرد بۆیە ئەگەر تەوافقێک بکرێت لە نەتیجەی شەڕدا لەم حاڵەتەدا ئیتر ئەم دەموچاوە سیاسیانەی کە ئێستا لە دەسەڵاتن احتمالی هەیە خۆیان بیسپێرن ئەم پرۆسەیە بسپێرن بە کەسانێک کە ئەو کاریان پێ دەکرێت یان لە بینی سپای پاسدارانە یان لەو کەسانەی وەکو زەریفوانە بە دەوروبەریانە هەیە جا ئەگەری دووەمەوەیە کە بسازێ یان لەگەڵ ئەمریکادا بسازێ لەو ئەگەرەش یعنی بۆی کە شەڕ و نەدا دادەنیشن و هەموو ئەو مەرج و شەرتانەی کە بۆیان دیاری کردوون قبولی دەکرد لەم ئەگەرەش بازم کۆماری ئیسلامی جێگەی مانۆڕی سیاسی نامێنێتەوە لەم ئەگەرەش بازم یعنی بەو دەموچاوە سیاسیانەی کە ئێستا لە سەرکارن ناتوانن ئەو کارانە ئەنجام بدەن دەبێت دەموچاوهایەکی سیاسی بدۆزنەوە دەبێت ساختار و هەیکەلی سیاسی خۆیان بگۆڕن و ئەوەی کە ئینسان دەتوانێت بڵێەوەیە کە لە هەردوو لەو ئەگەرانە یان ئەگەری شەڕ یان ئەگەری سازان کۆماری ئیسلامی زۆر لاوااستر بە نقطەی زعفایەکی زۆرترەوە دێتە دەرەوە جا ئەگەر هاتە دەرەوە لە مۆقعیەتێکی ئاوادا ئەم جار بازم دووبارە نەخشی ئەو بزوتنەوانەی کە ئێمە دەیان بینین و مەسەڵەن بزوتنەوەی ژنانە کە بەشێک زۆرمان لە بزوتنەوەی ژەنجیان ئازادیە بینیمان بزوتنەوەی کرێکارانێک کە کار دەکەن زەحمەت دەکێشن نەبیمەیان هەیە نە قەراردادی کاریان هەیە ئەو حەق و حقوقەی پێیان دەدەن دەتوانن سکی مناڵەکانیان پێتێرکەن نەدەتوانن مناڵەکانیان لانی کەمەوە جۆرێەوە خۆیان حەز دەکەن باری بێرن بزوتنەوەی ئەو کەسانەیە ئەو نەتەوانەیە کە وەکو کورد وەکو بەلوچ وەکو عەرەب هەموو ئەوانەی کە لەژێر ستەمدان بزوتنەوەی دانیشتجوویە یانێ مەیدان دەخڵقێ بۆ ئەمانە و ئێمە پێمان وایە یەک لە ئەگەری حاڵەتێکی ئاوادا کە کۆماری ئیسلامی زەعیف بووە چە لە نەتیجەی شەڕ بێ چە لە نەتیجەی سازانی خۆی بێ ئەو کاتە شعارێکی سەرەکی وەکو ئەو کاتەی کە زوتنەوەی ژەنجیان ئازادی توانی مەرزەکانی بینی نەتەوەکان مەرزهای بینی اختلافاتی سیاسی هەمووی تێپەڕکە و هەڵ متحدکە شعارێکی سەراسەری وەکو نان کار ئازادی و یان لەو چەشنە دەتوانێت و خەڵکە متحد بکە و ئەم جار بزوتنەوەکە یان بزوتنەوەیکی جەماوەری دەتوانێت ئەرکی جێبەجێکردنی شۆڕش و ڕاپەڕین باستۆ بگرێ نەزل هێزەکان بەداخەوە لە ماوەی ڕابردوودا یانەوە بۆ بە قسەی زارەکی هەموو ئەو کەسانەی کە پیان وایە مەسەڵەن دەوڵەتی ترامپ یا دەوڵەتهایەکی تر دێن بە بۆنی ئەوانەوە دێن شۆڕەشێک بەرقەرار دەکا و نەهایەتەن شۆڕشەکە بەبێت تەلەفات و بەبێت کار و فعالیەتی ئەوان بە سەرنجام دەگێت بەڵام کە دەزانین دوایەوەی کە بەرحاڵ ئەم ئەگەری ئەم دانوستانانە لەگەڵ کۆماری ئیسلامی دەستی پێ کردووە دەزانی تر ئەوەی کە مەسەلە نییە مەسەلەی خەڵکی ئێران مەسەلەی قەتڵ و عامە مەسەلەی ئەوان نەماوە ئەوان دەیانەوێ کۆماری ئیسلامی لە وڵاتێکی نەیارۆ بیکەن بە یاری خۆیان جا بە زۆر یا بە سازان جا بۆیە لێرەدا بەشە دەڵێت ئەو بزوتنەوە سیاسیانەی کە ئێستا ناوم بردن ئەوانە دەتوانن سەرنوێشتی ئەو کۆمەڵگە بەدەست بگرن ئەوانە دەتوانن ئیرادەی خۆیان بسەلمێنن ئەوانە دەتوانن ئایندەیەکی باش بۆ کۆمەڵگە بەدەست بێرن لێرە واقعیەتەکەی لە وڵاتانی دەوروبەریشمانە خۆی نیشان دەدا ئەگەر چاوێک لە ئەو وڵاتانە بکەین مەسەڵەن فەرقی بینی مصر و تونس یعنی لەو دوودانە وڵاتەدا ئێمە بینیمان هێزی خەڵکانی مەدەنی ڕژانە سەر شەقام و ئەوانەی لە سەر دەسەڵات بوون لایەنیان برد شۆڕشێکیان کردیتر کار بارزیابیەکەی و نییە دوایەکەی چی بەسەر هات بەڵام چاو لە مەسەڵە سووریا بکەیت لە سووریا دوای 11 ساڵ شەڕ و دەستدرێژی وڵاتانی دەرەکی کەسێک کە پێشووتر داعش بوو
هەر ئەو وڵاتانەی کە ئێستا چاوەڕوانیەوەن هێرش بکە و ئازادیان بۆ بێرێ داعشێکیان یایە سەرکار لە ڕۆژاوا دوای هەزاران کەس کە گیانی خۆیان لە ڕێگەل لە شەڕ لەگەڵ داعشدا لە دەستداوە هەر داعشەکە هێرش دەکاتەوە سەری و ئەو شوێنانەی کە لە داعش پاکەوکراوەسەوە بەدەست دەگرێت لە ئەفغانستان هەر هەمان شێوە دوای 20 ساڵ شەڕ نەهایەتەن دووبارە بوو بەوەی کە دەسەڵات بدەنەوە بە تاالبان و تاالبانێک کە ئەساسەن ناهێڵێ ژن دەموچاوی دەرکەوێت ناهێڵێ بڕوا بوو مەدرسە ناڵێ فێری خوێندن بێ و نەهایەتەن هیچ کام لەو مەملەکەتانە نە مەسەلەی ژن مەسەلەیانە نە مەسەلەی ئازادی مەسەلەیانە نە مەسەلەی دموکراسی مەسەلەیانە وەکو ئەبزار لەم بزوتنەوانە یعنی چاوی لێ دەکەن بۆی کە بگەین بە دەسەڵاتی خۆیان بگەین بەرحاڵ لەو تەزادی ژێوپۆلیتیکانەی کە هەیە لەوان بە نەفعی خۆیان کەڵکی لێوەربگرن ئێمە دەبێت چاومان باز و نەهایەتەن لە بزوتنەوەی کوردستانە ئێمە دەبینین ئێستا مەجموعەی مەترسی هەیە و مەجموعەی دەرفەت و ئەویش بەبوونیەوەیە کە کۆمەلگەی کوردستان تۆزێک جیاوازە لە کۆمەلگەی باقی شوێنەکانی تری ئێران ئەویش بە دەلیلی ئەو هەموو ڕەنج و ئازار و شۆڕش و ئینسانی تێکۆشەر و بەشێک لەوانە بەرحاڵ تەجربیاتی چەندین وڵات خودی بزوتنەوەی کوردستان گرێ خواردووە بە چەندین وڵاتی جیاجیاوە هەموو نەتیجەی ئەوەیە یعنی ئەگەر باز لە جیاوازبوونی کوردستان دەکەین لەوانەیە و باز لە هەم مەترسیەکان و هەم دەرفەتەکان دەکەین بە دەلیلی ئەوەیە یعنی ئەوەی بۆ ئێمە ئێستا دەرفەتە و لە مەرحەلەیە وەڵاوەیە کە کوردستان کۆمەڵگەیەکی سیاسیە یعنی ئینسان دەتوانێت بڵێ سیاسی بوون مەسەڵەن بۆ ئێمە دەورەیەک نییە مەسەڵەن خەڵکانێک بێن برژ لەسەر شەقام و دوایەکەی بڕۆنەوە بۆ ماڵەوە دەورەیی نییە مەقتەعی نییە شتێکی هەر مناڵێک لە دایک دەبێ خود بە خود دەبێ بە ئینسانێک سیاسی لەبەرەوە زوڵم لەوێ هەیە لەبەرەوە چەوسانەوە لەوێ هەیە زۆر جار ناوەکەت دەبێ بە کێشە زۆر جار بێ ئەوەی کە هیچت کرد بێ ئەزیەت و ئازارت دەکەن چە نیروی سپاوی نیروی انتزامی بێ بۆیە لێرە ئێمە لەگەڵ کۆمەڵگەیەکی سیاسیدا بەڕوڕووی و لە عینی حاڵدا لەگەڵ کۆمەڵگەیەکی مەدەنی ئێمە دەزانین مەسەڵەن لە گەرچی کوردستان یەکێ لەو شوێنانە بوو یان ئەو شوێنە بوو کە هەر لە ئەوڵەوە لەگەڵ کۆماری ئیسلامی مقاومەتی کردووە دژ بە کۆماری ئیسلامی شەڕی کردووە مقاومەتی سازمانداوە و نەیوتوە بە کۆماری ئیسلامی بەڵام دەزانین سەرەڕای هەموو ئەو سەرکوتانەی کە کۆماری ئیسلامی کردوێتی کۆمەڵگەی کوردستان کۆمەڵگەیەکی مەدەنیە مەدەنی بەو معنە کە لە تاریکترین و ڕەشترین ساڵەکانی ژیانی کۆماری ئیسلامیدا مەدەنیەت بوونی هەبووە ڕێکخراوە دروستکردن بوونی هەبووە لە ئەکسەری شارەکانە بەتایبەتی لە سنا لە مەریوان لە کامیاران لە سەقەز لەم شارانەدا هەر ڕێگەیەکیان بینیوەتەوە بۆ خەباتکردن ئێستا لە قاڵەبی فعالیەتی ژینگە بۆ ژینگە پارێزی مەسەلەی ژنان مەسەلەی کرێکاران مەسەلەی کۆڵبەران مەسەلەی هونەر مەسەلەی زمانی کوردی هەر شتێکیان بینیوەتەوە یەکێتر لەو خەسڵتانەیە کە کۆمەڵگەی کوردستان جیاواز دەکاتەوە و لە عینی حاڵە کۆمەڵگەیەکی وشیار بەو معناوتم لە نەتیجەی ئەم خەباتە درێژەیە لانی کەم 100 ساڵەی ڕابردوو و نەهایەتەن ئەو مەدەنیەتە و ئەو سیاسی بوونە و ئەو ارتباتەی کە لەگەڵ وڵاتانی تری هەیەی و ئەوەی کە بەشێکی زۆرمان ئاوارەی تەبعید بووین شکڵێکی دروست کردووە کە وشیارێکی سیاسی داوە بۆ کۆمەڵگە ئەو وشیاریەش ئینسان دەتوانێت بیبینە مەسەلەن ئێمە دەزانین ئالەم شۆڕشەی ئاخردا کە لە شارەکانی ئێراندا خەڵک ڕژایە سەرشەقام لە کوردستان تاکتیکێکەوە ڕەچاو کرا بۆی کە بتوانێت ئەو هێزەی کۆماری ئیسلامی کە بریتیە لە هێزی سەرکوت نەهێڵێ ئەو زەرفیەتەی خۆی بخاتە کار بۆ سەرکوتی ئەو خەڵکە لە سەرشەقام ڕێگە چارەکەی ئاعتسابێکی عمومی بوو هەنێ ئاعتساب عمومیەک کە نەهایەتەن
ئیجازەی نەدەدا مەجای نادا بە هێزی سەرکوت کە بتوانێت ئەو قەتڵ عامەی کە کۆماری ئیسلامی خۆی بۆ حازر کردو ئەنجامی بدە. زۆر جار خەڵک لەو کاتەدا ئەو پرسیارەی لا دروست دەبوو ئەرێ ئێوە بۆچی لەو کاتەدا دەڵێ خەڵک با بڕواتەوە بۆ ماڵەوە، ئەرێ بۆچی نە لە خیابانە بمێننەوە. و نهایەتەن ئەو کۆمەڵگەی کوردستانە بەو وشیاری سیاسی خۆیەوە بەو ئەزمون و تەجروبەی کە بوویەتی ئێقساب عمومی هەڵبژار و بینیمان دوایەکەی ئەگەر ئەو تاکتیکە لە باقی شوێنەکانی تری ئێرانیشدا خەڵکیان لێ وەربگردای ئەسفادەیان لێ بکردای ڕەنگە بەو شێوە تووشی ئەو جەنایەت و کۆمەڵکوژیە نەدەبووە کۆمەڵگە. جایسە مەسلەی ئەو مەترسیانەی دڵێ نەمانە دەرفەتن مەترسیەکان چی؟ یەکەم ئەوەی کە نەتەنیا بۆ کۆماری ئیسلامی بەڵکو لەوانەیە بۆ دوای کۆماری ئیسلامیش شتێکە بوو پیان دەوت فارسەکان دەفرەقە بیەنداز و حکوومەت کن. یانێ لە بەیلی ئەحزابی کوردستاندا ئێمە دەزانی زۆر جاریش باسمان لەوە کردو و تومانە کۆمەڵگەی کوردستان کۆمەڵگەیەکی حزبیە. ئەمە لە دەورەیەکدا و لە دەورەی پێش ڕووخان بە نەزەری مەشتێکی زۆر باشە و زۆر خەڵکیش بە باشی وەردەگرێت. بەڵام لە دەورەیەکدا کە شۆڕش و ڕاپەڕی لەوانە دەست پێ دەکا کۆمەڵگەی حیزبی بۆ خۆی لەوانێ ببێ بە کێشە. کێشەکەشی بازم لێرەوە دەست پێ دەکا کە ئێمە دەزانین کۆماری ئیسلامی هەرەوە لەسەر دەستدا نانێ بۆوان. ڕەنگە مەسەڵەن ئیمتیازاتێک بدا بەدانێ لەو هێزانە، ڕەنگە دانیشتنهایەک ببێ لەگەڵ هێزهای تر، یا تاکتیک و استراتیژی دانەیەک لەو حیزبانە بگۆڕدرێ. و لەو حاڵەتەدا ئەمە فقط مەربوطیش نییە بەو شەرایەتەی کە بۆ کۆماری ئیسلامی دەتوانێت دوای ڕووخانی کۆماری ئیسلامیش حاڵەتێکی وا هاتوێتە بەرەوە. جا بۆیە ئەو قسەکردن و ارتباتی بەردەوام لەگەڵ حیزبەکانی تر ساغ بوونەوە لەسەر ئەوەی کە بارها ئشارەمان پێ کردووە کە هی دەبێت ئەگەر دانیشتنێک هەیە، ئەگەر دیالۆگێک هەیە لە بەرژەوەندی خەڵکی کورددا بێ، ئەگەر هاوپەیمان لە سەتحی سەراسەریدا هەڵدەبژێدرێ دەبێت لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا بێ. و ئەمە نەتەنیا بۆ کۆماری ئیسلامی بۆ دوای کۆماری ئیسلامیش. مەترسی تر ئەوەیە کە کوردستاندا بە تایبەتی بەداخەوە بەرحاڵ تێکەڵاوبوونی نەتەوەکانی تر هەیە. ئێمە دەزانین لە بەشێک زۆر لە شمالی کوردستان لە ئورومیە و لە ماکۆ و لە خۆی و ئەلەوانە تێکەڵاویەک هەیە، ئەن تێکەڵاوی خەڵکی تورک و کورد. و ئەمە زۆر جار خودی دەسەڵاتدارەکان هەوڵیان داوە نەهێڵن کە ئەم دوو نەتەوە لە ئێران لە ژێر دەستن، ئەمانە بتوان بەیەکەوە متحد بن بە دژی حکوومەتی ناوەند. و ئەگەر بەهۆی ئەم مەترسیە ئێمە نەیناسین هەر لە ئەمڕۆوە کاری بۆ نەکەین دەتوانێت بازم فاجعەی لێ بێتە دەرەوە، هەروەکو پێشووتر لە قارنا و خەڵاتانەوانەدا لە دەورانی قیامدا هاتە بەرەوە. جا بۆیە بۆ هاوڕێیانی ئێمە لە کۆمەڵا بۆ دەستگای میدیای ئێمە کارکردن لەسەر ئەو شتانە کە مەجال نەدرێت ئەو زەرفیەتانە نەخڵقێ کە نە کۆماری ئیسلامی و نە هەر هیچ هێزێکی ناوەندگەرایەکی تر بتوانێت لەو کەلێن و خوشبنانەی کە هەیە سوئیستفادە بکە بۆی کە بتوانێت بگەی بە ئاوات و ئامانجەکانی خۆی. هەر لە ئێستەوە ئێمە دەبێت کار بۆ ئەوانە بکەیت و پتەوی بکەینەوە ڕابتەی بینی ئەو بزوتنەوانەی کە ئێستا پێشووتر شارەم پێکرد، یانێ ڕابتەی بینی ئەو چەوسانەوانەیە کە لەو کۆمەڵگەدا هەیە. یعنی ئەگەر باس لە چەوسانەوەی دەتەوایەتی دەکەین دەبێت باس لە چەوسانەوەی ژنان بکەین، دەبێت بۆ مافی ژنان شەڕ بکەین و ئەویش بێرینە بەرەوە و باسی لێ بکەی هەروەکو شۆڕشی ژن ژیان ئازادی کە لەوێ یانێ مەسلەی ژن ئەو چوارچێوە ئەسەم چوارچێوەی نەتەوەکانی نیایە پشتسەر نە لە کوردستان نە لە ئێران سەراسەری دنیا لەگەڵ بزوتنەوەی کیاوادا خۆی بە هاوپەیمان دەزانی، خۆی بە متحدی دەزانی
و لەگەڵیا وا دەجوڵایەوە دەیویست شتێکی پێ ئیزافە بکە. جا بۆیە مەسەلەی تەبەقاتی یا مەسەلەی چینایەتی ئێوە دەزانن کە خەڵک پێش هەموو شتێک پێش ئەوەی کە بیر بکاتەوە پێش ئەوەی کە هەر عەمەلێک ئەنجام بدات دەبێ ئاوی ببێ بیخواتەوە، دەبێ نانی ببێ کە سکی پێ تێرکات، دەبێت سەقفێکی ببێ کە لەبان سەریەوە بێ. جا ئێستا بەو وەزیەتەوە کە دەیبینین یانێ ئەو خەڵکەی کە ڕژاوەسە سەر شەقام بێ دەرەتانە بێ ئاسۆیە ئەو هێزەی ئێمە وەکو کۆمەڵە دەبێ خۆمان بە مەسئول بزانین لە بەرابەری ئەو چینەدا، لە بەرابەری ئەو چینەی کە مناڵەکانیان ئەوانەی کە دەکوژرێن هەر لەو چینەیە لە حاشێ شارەکان خوێندکارانێکن کە هیچ ئاسۆیەکیان نییە، مناڵانێکە کە ئیمکانیان نییە بڕۆن بۆ مەدرسە، کۆڵبەرانێکن کە هیچ دەرەتانێکیان نییە، ژنانێکن کە دەبێ بە تەنیا خۆیان سەرەڕای هەموو ئەو ڕەنج و ئازارانە مناڵەکانیان گەورە بکەن. هێزێکی مەسئول وەکو کۆمەڵە دەبێ جوابی بێ بۆ ئەوانە. لە قەباڵی مەسەلەی نەتەوەدا بڵێ قسەی لێ دەکەین و بۆ لابردنی ستەمی نەتەوایەتی هەرچیکمان لەدەست بێ دەیکەین، بەڵام ستەمی چینایەتیش دەبێت لە بەرچاوی بگرین بۆ لابردنی شەڕ بکەین. هەروواکە ستەمی جنسیەتیش باز دەکەین. هەموو ئەوانە نابێتە بەرحاڵ نابێ بیشارینەوە، نابێمە خۆمان لێ لادەین، دەبێت نوێنەرایەتی بکەین. ئەگەر قەرار وایە کۆمەڵە لە ئایندەدا دووبارە لە ناو کۆمەڵگەدا هێزێکی کاریگەر بێ دەبێت نوێنەرایەتی ئەوانە بکە. و مەسەلەی ژینگە ئێستا دەزانن کە ئەو کەسانەی چاو لە مەسەلەی محیتی زیست و ژینگەوەوانە دەکەن دەڵێن لە 15-20 ساڵی ئایندەدا کولەن فەجایەکی زۆر گەورە بە دەلیلی کەم ئاوی یا ئەو سەدسازی گۆڕانی جەو هەموو ئەمانە لە کوردستان و لە ئێرانە دێتە بەرەوە. هێزێکی مەسئول دەبێت لە قەباڵی ژینگەشدا قسەی ببێ، کەمان کە ئێمە دەزانین لە کوردستاندا ئێستا بە خۆشحاڵیەوە مەسەلەی ژینگە و ژینگە پارێزی یەکێ لە سەرەکی ترین مەسایلی کۆمەڵگایە. جا بۆیە گرێدانی ئەم مەسایلانە بە یەکتر و نوێنەرایەتی کردنی ئەوانە بە نەزەری من لەو دەورەدا زۆر کاریگەر دەبێت و ئێمە ئەگەر قەرار وایە نەخشێکمان بەرحاڵ مەسئولیەتێکی کۆمەڵایەتیمان هەیە ئەو نەخشەیە. دەزانین لە عینی حاڵدا لە ئەگەری یعنی ئەم ئەگەرانە ئەو وەزیەتەی کە ئێستا باسمان لێ کرد یعنی وەزیەتێک بێتە بەرەوە کە دەسەڵاتی دوولایە نەبێتە بەرەوە لە کوردستانە. ئەوە بە فارسی دەڵێن قودرەتی دووگانە، یعنی دەسەڵات ئەوەندە زەعیف دەبێ یا لە نەتیجەی شەڕ یا لە نەتیجەی حتا سازان یان ئەترازاتی ناوخۆیی هەمووانە شەرایەتێک پێش دێرێ کە دەسەڵاتی دوولایەنە ئیمکان پەزیر دەبێ. یعنی ئەو دەم و دەستگا و ئیداراتی کۆماری ئیسلامیە لە سەدحێکدا دەمێنێتەوە، بەڵام لە عینی حاڵ خەڵک لە خوارەوە ئیمکانی ئەوە پەیدا دەکا کە خۆی ڕێکخراو بکە. مەسەلەن ئەیلەن وەکو ساڵی 57 کە ڕێکخراوەی مەسەل جەمیەتەکان پێک هات، بنکەکان لە شاری سنە و مەریوانەوانە پێک هاتن، شورای ژنان پێک هات، شورای شارەکان پێک هاتن. یعنی ئەگەری وەزیەتێکی ئاوا لە چەند مانگی داهاتوودا دەبێ. جا بۆیە ئێمە دەبێ ئەو ڕەوتە هەر لە ئێستاوە لە بیری بین و تەقویەتی بکەین، بە تایبەتی لە کۆڵانە، لە مەحەلدا، لە شوێنی کاردا، لە شوێنی خوێندندا، لە مەدرسەکاندا، لە ناو ژناندا، لە نێو کرێکاراندا، لە نێو معەلیماندا، لە هەر کوێک دەکرێ بیر لەسەر ئەوە ببێکە ئەو کۆمەڵانی خەڵکی کوردستانە بتوانن بۆ خۆیان بە شێوەی ئوفقی لە خوارەوەی کۆمەڵگا بتوانین تەعینی تەکلیفکەن بۆ ئایندە و سەرنوێشتی خۆیان و سەرنوێشتی خۆیان بەدەستی بگرن. و بە تایبەتی ئێمە دەزانین کە ئەگەر باز لەوە دەکەین دەڵێن دەسەڵاتێکی دوولایەنە یان دەڵێن قودرەتی دووگانە، لەم حاڵەتەدا بە تایبەتی لەوەی کە وتمان هێزی چەکداریش لە کوردستانە کەم نییە. یعنی ئەگەر ئێمە بزوتنەوەیکی ئاوامان ببێ، بزوتنەوەیکی جەماوەری، خەڵک نوێنەرانی خۆی ببێ، مەسەڵەن خەڵکی مەریوان نوێنەرانی خۆی هەیە
انتخاباتی کردووە مجموعەی نوێنەری بۆ خۆی هەڵبژاردووە و هێزی نظامی و مەسلەی چەک لێرەدا دەبێتە ئینحساری یعنی نابێتە ئینحساری گروپی چەکدار یا حزبی چەکدار دەکەوێتە دەستی ئەو خەڵکە و ئەو خەڵکە بۆ خۆی بڕیاری لەسەر دەدا کە چۆن مقاومەتی پێسازمان دەدا دەست بە داگیرکەر شەڕ دەکا یان زیاتری دەکات لەکوێ مستەقەری دەکا ئەوانە دەکەوێتە دەستی خەڵک جەماوەر و ئۆرگانهای نوێنەرایەتی ئەو خەڵکە ئەمە نەهایەتەن حتا لە دەورانی شۆڕش و ئەوانەدا یان لە دەورانهایەکە کە حیزێکی کۆمەڵایەتی انقلابێک ڕوئەدا مەسلەی انحساری چەک و مەسلەی شەڕی ناوخۆی بازم یەکێ لەو کارە ساتانەیە کە ئێمە لەو دەورەوتم وەی کە پێش بە شتێکی ئاوا بگرین دەبێت جەماوەر بۆ خۆی لە فکری سازدانی و کۆمەلگانەدا ببێ وەی کە نەهایەتەن بە تایبەتی وتمان لە دەورانی شۆڕەشیشدا ئیمکانی هەیە و ئاڕایشی نیروانە لە نێو ئەحزابی سیاسیدا لە نێو جەریاناتی سیاسیدا کەما وتم لە دەورانی 57 مەسەڵەی سپای ڕزگاری بوو مەسەلەن پێشمەرگە موسڵمانەکان بوو مفتی زادە بوو ئەوانە گروپهایەک بوون حتا بەشی زۆریان مسلح بوون بەڵام گێرە شێوێنیان دەکرد جا بۆیە باش وایە مەسەڵەن لە بڕێ لەو شارانەدا ئیمکانی ئەوەیان نەبوو ئەرزیان دام بکەن لەبەرەوەی کە جەماوەر لە مەیداندا بوو جا بۆیە لەو دەورەدا بە تایبەتی لە ئێستادا کارکردن لە سەرەوانە بە نەزەری من یەکێ لە ئەو ستونە ئەسڵیانەیە بۆی کە ئێمە بتوانین کە لەسەر قسە ئەوەلەکانم وتم ئەو باوەڕە بڕەوێنینەوە لە ناو ئەو خەڵکەدا ساڵانێکی زۆر دوور و درێژ باوەڕ وابوو کە کەسێک دێ ڕزگارمان دەکات خۆمان دابنیشین تاوانێک نەدەین بەڵام کەسێک ڕزگاری بەخشێک هەیە کەسێک دێ لە ئیسلام یان لە ئیسلامی شیعی حتا لە مەسیحیەتیشدا هەیە ئیمام مادی دێ ڕزگارمان دەکات یان کەسێک دێ ڕزگارمان دەکات ئەو باوەڕ بە خۆبوونە بگەڕێتەوە بۆ کۆمەڵگە خۆیانن کە دەتوانن کۆمەڵگا بەو جۆرەی کە ئەیانەوێ ڕێکی بخەن بیگۆڕن و نەهێڵن کە بە سەرنوشتی ئەوان زلهێزەکان کایە بکەن چە زلهێزی دەرەکی چە زلهێزێکە بە ناوچەکەدا هەیە و هەر زلهێزێکی تر و هەتا کۆماری ئیسلامی و حتا ئەگەر هێزێک یان گروپێک لە نەوعی کۆماری ئیسلامی لە ئایندەدا ئیمکانی ببێ مەسەڵ لە ئێرانە بێت سەرکار ئەگەر تۆ جەماوەرێکی ئاوات لە سەحنەدا بێ دەتوانی مقاومەت سازمان بدەیت دەتوانی مەرج دیاری بکەیت و نەهێڵی کە ئەو دەسەڵاتە لە ناوەندا ئەو شتانەی کە خۆی پێ باشە و بە تایبەتی ئێستەیش کە مەسەڵەن دەزانین بەشی فاشستە ئێرانیەکان سەڵتەنەت تەڵەبەکان و گروپهایەکی ئاوا کە هەر لە نەوعی کۆماری ئیسلامی دەجوڵێنەوە نەهێڵی کە ئایندە و سەرنوشتی ئەو خەڵکە دووبارە کایە پێ بکەن جا بۆیە بۆ ئێمە بە تایبەتی وتمیانێ ئەو خاڵانەی کە باسمان کرد کارکردن لەسەر بزوتنەوەکان و ئەو بزوتنەوانە و بەم تەجرباتەی کە ئێمە ئێستا هەمانە لە هەر شوار پارچەی کوردستاندا یعنی ئەگەر ارتباط لەگەڵ باقی بزوتنەوەکانی تر لە سەتحی مەسەڵەن ئەو ناوچەیەکە ئەوەیە ئەو وڵاتەی کە ئێمە کاری تایە دەکەین مەسەڵەن لە کوردستانی ئێراندا ئێمە لەگەڵ مەجموعەی بزوتنەوە کە ئەو هەڵاواردنە ئەو ستەمەی ئێمە بە ڕسمیەت دەناسێ پێ وایە دەبێ ئەو ستەمە لە بین بچێ ئەوانە هاوپەیمانی ئێمن باسمان کرد مەسەڵەن بارها قەڕن هاست کە ئەو حکوومەتە ناوەندیانە هەوڵ دەدەن مەسەڵەن شەڕی بینی تورک و فارس یان کورد و بەلوچ یان فارس و کورد ئەوانە دروست بکەن بەڵام لە دەورانی شۆڕشی ژینادا لەبەرەوەی کە حرەکەتێکی جەماوەری بوو خواستێکی جەماوەری بوو شعارێک بوو کە هەموو کەس خۆی تایە دەدیەوە بۆ باعثیەوەی کە ئەم بزوتنەوانە بێکە و گرێ بخۆن و حتا بوو بە ئاسۆیەکی ڕزگاری دەرکە ئەو خەڵکە لە تەرێقی ئەو بزوتنەوانەوە بتوان خۆیان ڕزگار بکەن ئەگەر هەر کەسێک و یا هەر نەتەوەیەک
لە گۆشەیەکەوە بۆ خۆی شەڕی بکردایە دەنگی بە هیچ کوێ نەدەگەی ژنی مەسەڵەن بێژەوە بزوتنەوەی ژنی کووردە ئێمە نایدێن بە خەڵکی تر خەڵکێکی بەلوچ یا خەڵکێکی عەرەب خەڵکێکی فارس دەڵێ بە من ڕەبتی نییە ئیترە و کاتە زمانێک یعنی ئەو بزوتنەوە زمانێک دەتوانێت کاریگەر بێ کە لە دەرەوەی ئەو هەر کەسێک کە زوڵمی لێ دەچێت مەبنای قەراردانی ژنی کورد زوڵمی لێ دەچێت ژنی بەلوچی زوڵمی لێ دەچێت بەشێ زۆر لە ژنی فارسیش زوڵمی لێ دەچێت جا بۆیە ئەمانە دەبێت گرێ بخۆنەوە بە یەکەوە زۆر ساڵانێکی دوور و درێژ لە ڕێگەی ئەوەوە ئەم زلهێزانە توانیویانەوە کۆمەڵگە لە یەک دوورە بخەنەوە بەڵام لەم بزوتنەوە ئاخریانە و حتا لە دەورانی مەسەڵەن ئەو ساڵانەی کە لە کوردستانە مەقاومەت لە جەریانە بووە لە تەریقیەوانەوە مەسەڵەن دەیانتوانی بەشێ لەو خەڵکە نائاگا بێرن بۆ کوردستان بۆ شەڕ ئەوانە تەجزیە تەڵەبن ئەوانە یانەوێت بەشێ لەم خاکە ببن بۆ خۆیان کافرن هەر ناوێکی تر لەو نەوعە بەڵام ئێستا دەزانین کوردستان ناوێکی وای دەرکردووە کە بزوت خاوەنی بزوتنەوەیکی پێشڕە و متەرەقیە جوابی هەیە بۆ مەسایل هایەکی مۆدرنی ئەمڕۆیی کەوتم لە ئەساسیەوەی کە خودی شعاری ژن ژیان ئازادی لە کوردستانەوە سەری هەڵدا ئەوەی کە ژن لای ئێمە بەرابرە لەگەڵ پیاودا ئەوەی کە شکڵی مبارزە دەناسێتەوە دەزانێت بزوتنەوە های جۆرا و جۆر بوونی هەیە لە سەتحی دنیادا وەکو تۆ پاشراوین بە دەلیلی ئەو هەموو زوڵم و ستەمە ئەو هەموو تەجربەمان بەدەستهێناوە چاو لە تەجربەی کوردستانی سووریا دەکەین کوردستانی تورکیا دەکەین کوردستانی عێراق دەکەین هەمووانە دەبێ بە گەنجینە بۆ ئێمە وەجا ئەوەشمان بۆ دەردەخا ئێمە ڕێگەیەکی لەوە سەرڕاستتر نییە کە ئەو بزوتنەوانەی کەوتم ئەو ڕەنجانە بە ڕسمیەت دەناسن و شەڕی بۆ دەکەن پیان وایە دەبێت لاچێ لە ئایندەیە و مەملەکەتەدا لەگەڵ ئێمەدا هاوپەیمانن خودی تەجروبەی کۆمەڵە ئەوەیە ئێمە مەجموعەی لە باشترین ڕەفیقەکانمان لە دەرەوەی کوردستانەوە هاتوون ناو کۆمەڵە بەشێ زۆریان لە سەفی پێشمەرگەی کۆمەڵە گیانیان بەخت کرد خۆیان دەدیەوە لە ناو بزوتنەوەی شۆڕژگێڕانی خەڵکی کوردستاندا جا ئێمە دەبێ ئەو سنەتانە بپارێزین نەتەنیا بیان پارێزین پتەویان بکەین لەبەرەوەی کە وتم یانێ چاو لە ئەو شوێنانەی کە خەڵکی کوردستانی تیا ژیان دەکا و وڵاتانەی کە خەڵکی کورد دەچەوسێننەوە ڕێگەیەکی سەرڕاستتر لەوە نییە کە تۆ کەسانێ ببینیتەوە کە لەگەڵ یانە هاوپەیمانی ئەو زوڵم و ستەمە ئەگەر هەیە بۆ بەشێکی لەو چینە کرێکار و هەژارەی سەراسەریە بۆ ئەویش هەر ئەوەیە کەم زاخە هەیە لە تاران کەم زاخە هەیە لە بەلوچستان بێ ئاوی بێ نانی خەڵکی وا هەیە لەو تارانەدا هەمووتان دەزانن کولیە دەفرۆشن ژیانی پێدەکەن چاویان قەرینەی چاویان دەفرۆشن ژیانی پێدەکەن شتی وا بووە بە باو وانتبارێ دێنن لەسەری بەسەڵ کابرای جازێ بێ سەعاتێ بخەوێ ناتوانێت سەرپەنایەکی ببێ جا بۆ ئێمە لەگەڵ ئەوانەدا بەم ئەزمونانەوە کە ئەرستانم کرد هاوپەیمان نەبین بزوتنەوەی کوردستان وا ببینین کە هەر بە عنوانی بزوتنەوەی کوردستان بە تەنیا کار بکە ئەوانەیە تریش هەروە جا بۆیە دەڵێم ئەو تەجروبەی ئێمە ئاوایە بە تماشاکردنی دەوروبەری خۆمان مەسەڵەن حتا ئەگەر شتێکی لۆکاڵیش بەدەست بێنین تەسەوەر بکەن وەکو ڕۆژاوە یانێ دەستکەوت هایەکی لۆکاڵی بەدەست دێنی بەڵام ئەوەی کە لە ئاخرەوە معلومی دەکا کێ دەسەڵاتدارە و شکلی ئەو دەسەڵاتە بە نسبەتی خەڵکی کورد چۆنە ئەوە ناوەندی دەسەڵاتە حتا ئەگەر دەستکەوتانێکت ببێ ئەو دەستکەوتانە 13-14 ساڵ شەڕیان بۆ کرد چەندەها هەزار گیانبەختکردوو هەیە لەوێ بەڵام لە نەهایەتدا دەسەڵاتی ناوەند دیاری دەکا کە ئەو شکلی حکوومەتە دەبێت چۆن بێ جا بۆیە
عرسان دەکەم کە خەباتی ئێمە بەتایبەتی لە کوردستاندا ناتوانێ جیابێ لە خەباتی یان بزوتنەوەهای پێشڕە و متەرەقی. دیارە لێرە مەبەستی ئێمەوە نییە لەگەڵ گروپایکی شەوێنیستی فاشیست کە خۆتان دەزانن ئێستا بووە بە باو قدرەتێکی بە وەسیلەی مێدیا و هەموو ئیمکاناتێکە خراوەسە ئەختیاریان پێوێنەیان پیا کردووە. مەبەستی ئێمەوانە نین، مەبەستی ئێمە بزوتنەوەیە، بزوتنەوەهایەک کە لەم ساڵانە نیشانیان داوە ئەوان بەرژەوەندیان لەوەدا نییە کە خەڵکانێکی تر بچەوسێنەوە. جا نەهایەتەن من نامەوێت زۆر سەرتان بێرمەێش بەشی ئاخری قسەکانمەوەیەکە کۆمەڵا هەر ئەو هێزە چەپ و کۆمۆنیستەیە کە بارها لە مێژوودا تاقی کراوەتەوە. بە بڕوای ئێمە دووبارە کاتی ئەوە دێتەوە بەرەوە کە ئەم هێزەی ئێمە تاقی بکرێتەوە و هەر ئەو ئەزمونانەی لە تاقیکردنەوە کە سەرکەوتوانە کۆمەڵە هاتووە سەبەرەوە و بەم ئەقڵ و پێشینە و تەجربە و زانستەوە کە ئەمڕۆ بەدەستی هاوردووە من دڵنیام کە سەرکەوتوتی نەدەرەوە. ئەو بە معنایەوە نییە ئێمە پێمان وابێ زعفی نەبووە کارەکانمان کەم و کۆڕیمان نەبووە با بە چاوی انتقادیەوە چاو لەوە ئەو شتانە دەکەین ئەزمونیان لێ فێر دەبین هەوڵ دەدەینەوانە دووپات نەبێتەوە و ئەمە بەشێک لەو خود انتقادیەیە کە ئێمە باسی لێ دەکەین لە کوردستانە کۆمەڵگەیەکی وشیارە. ئێمەش بەشێکین لەو ڕەوتە و ئەم ڕۆژی کۆمەڵا ڕۆژی ئەوەیە کە ئێمە چاو لەو مێژووە بکەین پڕ لە شانازیە، پڕ لە خۆشەویستیە، پڕ لە دەستکەوتە، بەڵام لە عینی حاڵیشدا دەبێت لە کەم و کۆڕیەکانش قسە بکرێ. من لێرە قسەکانم کۆتایی پێدێرم. زۆر سپاس کە گوێتاندا بەو بەحسانە بژی ڕۆژی کۆمەڵا سەرکەوێ بزوتنەوەی شۆڕشکێڕانەی خەڵکی کوردستان بژی سۆسیالیزم.
Right.